بریکاری وەزیری پێشمەرگە وەزارەتەکەی دادەدۆشێت. بەبێ لێپرسینەوە تەخشان و پەخشانی پارەی کردووە و بەدڵی خۆی خانوو و ئۆتۆمبیلی گرانبەهای بۆ خۆی کڕیوە. بریکاری وەزیری پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان زیاد لە دەسەڵاتەکانی بریکارێک بەکاردەهێنێت و لەو چوارچێوەیەشدا کۆمەڵێک ئیمتیاز و خەرجی و وەرگرتنی پارەی بۆ خۆی واژوو کردووە کە چاودێرانی بواری کارگێڕی بە گەندەڵی و بەکارهێنانی پۆستەکە بۆ بەرژەوەندی کەسی ناوی دەبن. عەبدولخالق عەبدوسەلام بریکاری وەزیری پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان لەو ماوەیەی کە شۆڕژ ئیسماعیل وەزیری پێشمەرگە دەوامی فەرمی نەکردووە و نیگەرانە لە کارەکانی وەزارەتەکەی کۆمەڵێک کاری ئەنجام داوە کە بەدەر لە دەسەڵاتەکانی خۆیەتی و بۆ هەندێکیشیان ناوی وەزیری بەکارهێناوە بە واژووی خۆیەوە. لە نوێترین بەڵگەنامەدا ئەوە ئاشکرا کراوە کە بریکاری وەزارەتی پێشمەرگە نزیکەی 1 ملیۆن دۆلاری تەرخان کردووە بۆ کڕینی دوو خانوو بۆ خودی خۆی و هەر خودی خۆشی لە بری وەزیری پێشمەرگە واژووی کردووە و بۆ ئەو کارەش ڕەزامەندی وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیرانی وەرگرتووە. هەر لەو چوارچێوەیەدا و لەلایەکی ترەوە بەپێی زانیاریەکانی شارپرێس خودی بریکاری وەزیری پێشمەرگە بڕی 160 ملیۆن دیناری بۆ خەرج کراوە بە واژووی خۆیەوە بۆ نۆژەنکردنەوە و ڕێخستنی دوو خانووی خۆی جیاواز لەو دوو خانووی بۆی کردراوە. لەلایەکی ترەوە بەپێی فەرمانێکی وەزارەتی پێشمەرگە لە 30 ئازاری ئەم ساڵ بڕیار دراوە بە خەرجکردنی 85 ملیۆن و 850 هەزار و 500 دینار بە مەبەستی نۆژەنکردنەوەی خانووی بریکاری وەزیری پێشمەرگە لە فیوچەر سیتی کە دەرخستەی لەلایەن بەڕێوەبەرایەتی ئەژغاڵ و نیشتەجێکردنەوە ئامادەکراوە و هەرخۆشیان جێبەجێیان کردووە. هەر خودی بریکاری وەزیر بڕیاری داوە بە زیادکردنی بڕی نەسریەی بەردەستی خۆی لە 12 ملیۆن دینارەوە بۆ 15 ملیۆن دیناری مانگانە و بۆ ئەم کارەشی دیسانەوە ڕەزامەندی وەزارەتی دارایی وەرگرتووە. لەلایەکی ترەوە و لە هەمووی سەیرتر ئەوەیە لە پێی نووسراوێکی فەرمی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و بە واژووی ئومێد سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانەوە ئۆتۆمبیلێکی مۆدێل 2023 گولەنە بڕ کردراوە بۆ بریکاری وەزیری پێشمەرگە کە بەپێی بە دواداچوونەکانی شارپرێس بڕی 210 هزار دۆلار خەرج کراوە بۆ کڕینی ئەو ئۆتۆمبیلە. ئاشکرابوونی ئەو گەندەڵی و بەهەدەردانانە لە کاتێکدایە کە ماوەی زیاتر لە 8 مانگە شۆڕژ ئیسماعیل وەزیری پێشمەرگە بەهۆی نیگەرانیەکانی لە کێشە ناوخۆیەکانی حیزبەکەی و ئەو ڕێگریانەی کە لە حکوومەت و حیزبەوە لە کارەکانی دەکرا نەچووەتە وەزارەت و واژووی لەسەر هیچ نووسراوێک نەکردووە. ئەو کات لەگەڵ بڵاوبوونەوەی نووسرا و بەڵگەکاندا وەزارەتی پێشمەرگە وێڕای ڕەت نەکردنەوەی نووسراوەکان ئاماژەی بۆ ئەوە کردووە ئەو کەس و لایەنانەی نووسراوەکانیان بڵاو کردوێتەوە دەیانداتە دادگا و ڕوبەڕووی یاسایان دەکاتەوە. ئەمڕۆژ لیوا ڕوکن بەختیار محەممەد ئەمینداری وەزارەتی پێشمەرگە ڕایگەیان هیچ ڕێز و پەیوەندی و کارێکی هاوبەش لەناو وەزارەت نەماوە و یاسا و پەیڕەوی ناوخۆ پێشێل دەکرێت. باسی لەوەش کردووە لەناو وەزارەتی پێشمەرگە تاکڕەوانە کار دەکرێت و ئەوەش کاریگەری لەسەر ڕێکەوتنی وەزارەتی پێشمەرگە و هێزەکانی هاوپەیمانان دروست دەکات.